دنباش تماشاوانین گلک هجا سوران و بهدینان یک نیشتیمان و دو دیالکتیک بگومان سوران و بهدینان یک نتوا یک ناسنامه یک چارنویس لهمو آلیه که هف بشی ده خوشی و نخوشیان ده تکوشینه ده تکوشین ده پخمت مافین گل نتوا نیشتیمان لدو دیالکتیک هنه باشه و دو دیالکتیک بو هیان هانه باشه هیان ها بود لکردستانه زمانه که استاندارد نیه که هر دو هم سوران و هم بهدینان لهر دو ملان لهر دو تیجش نکبه زمانه که دو تبیگن گله جراسه دیت کردن نه گله پرانیا وی خلکی باش لهر دو تناگن گله کسانه کول یک کلمه نک بهدینه سورانیه که حالید به نه سورانیه بهدینه که حالید به گله اوت چند کاریگریه یا خرابه چه بهت کردن کو زمانه که استاندارد کردی هبه اب زمانه هر کسی بکار به لهفته بگه پی بخوینه پی باغه سوران بهدینان یک نیشتیمان و دو دیالکتیک اما ناو نشانی تاوری امروی برنامه ایوه برنامه مایی که خلک دوای ام نابوره لخدمتی ورگتنی سرنج و بوچونکانی وی برزدام لگلم بن دوباره صلاتانه ببینه را برزکان بابتی امرو من تایبت لسر سوران و بهدینان یک نیشتیمان و دو دیالکتیک لکاتک که هم سورانی کان و هم بهدینی کان هر دوکیان یک نتوا یک ناسنامه هیا هر دوکیان هاوبشن لم نیشتیمانه هر دوکیان هاوبشن لتیکوشین لخبات لقربانیدان لخوشین و خوشیانی ملاته بلام تا استادو دیالکتیک یعنی تا است لکردستان یه یک زمانی استاندارد نیاز سرارای چندین هول چندین پروپوزال چندین دست پیشخری للاین اکادمیستی و زمانزان و کسا پسپورکان بلام تا است بو زمانی که استاندارد نبوه بابتی امرو من تایبت لسرمه لخدمت ورگتنی سرنجکانی ایوی برزدام یکم پیوندیشمان سوما لسلیمانیوه بەڵێم کاتەوە باش ئێوارە و باش کاکەکار باشتر بۆ تۆ زۆر سپاس بەنسبەت ئەوەرەکەی ئەمڕۆتانەوە کە سۆران و بادینان یەک نیشتیمان و دوو دیالۆگ بەڕای من پێویستە لەسەر هەموو کەسێک لەسەر هەموو مرۆڤێک کە یەک بە یەک زمان گفتوگۆ بکەن لەبەرەوەی ئەمە نیشتیمان وڵات هەر هەمووی هی مرۆڤە بۆیە پێویستە کە هەموو مرۆڤێک لەسەر یەک نیشتیمان بە یەک زمان گفتوگۆ بکات بەڵێ دەشتی لە هەولێرەوە کاک دەشتم کاتەوە باش کاتت باش کاکەکەر بەڵێ لەسەر تەوری ئەمڕۆمان بەڵێ دیارە فرەزمانی لە کوردستان یەکێکە لە گەورەی فەرهەنگی کوردیەکەکە لە ڕەسەنایەتی کوردی بۆ دەبینین لە کوردستاندا زمانی سۆرانی و بادینی و هەورامی و چەندانی تر کاری پێدەکرێتن بۆیە ئەمەش یەک پاتێ یەک هەڵوێستی خەڵکی کورد دەبین بەڵام ئەوەشمان لار نەچێ دەبینین چەند خەڵکانێک چەند لایەنێک هەوڵی دوولەتکردنی خاچی کوردستان دەدات بۆی کە ئەمانە بارزانینە ئەمانە سۆرانینە ئەمانە هەورامینە نەخودا ئەمە ناکرێ کوردایەتی یاخود پیرۆزی خاچی کورد بۆمە تەقدیر بکەین بۆیە ئەگەر چ بادینیات سۆرانیات هەورامیە یاخود هەر شێوازێکی تری بەڵێ کای دەشتی تۆ بە تەواوەتی لە بادینی تێگەی کە ئێستا من بە بادینە قسە لە گەلەکەم 100% لە زمانی تێگەی ناڵم 100% بەڵام تاجێکی باش تێ دەگەمەوە ئەمە جێگای فەخرە کە بادینی و سۆرانێک پێکەوە بجوێن بتوانن تێک بگەن نەوەگەوەی کە ئەمە بادینێ ناکرێت سێ لەگەڵ بکەی لە ئێمە یاخود ئێمەش بەس لەوایکەین ئەم جیاوازیە تا چەند کاریگەری نارێنی هەیە پێویستێکی بکرێت بۆی ئەم هەموو دوای دیالکتیکە نزیکە یەکتر بێتەوە شێوازی بدوزرێتەوە کە زمانێکی ستاندارد دروست بکەیت کە هەموو تاکەکان لە یەکتر تێبگەن کە بێگومان زۆربەیان لە یەکتر تێناگەن لە زمان یەکتر بەڵێ لە سەرمان بەبەستی هات لە زاخۆ کاکسی هاتدەم باش باشتر سپاسی برنامه‌تیم سپاس راستی دیالکت سورانی و بادینی تقریبا یا بی مشکله نظر آمده نه تایبت با قطابیا اکی بنارتی حتی ششه بادینی خوینن هفته پی و حتی 12 راوی سورانی خوینن اوه راستی و تأثیر کامازن که قطابید بود بس اگر ها تو یک دیالکت بود مثلا ما یک دیالکت بود آن سورانی هم بادینی ایک دی وقتاوی شتر بود. اما وقتاوی بادینیه لشت
سۆڕانی خرێ بخوێنێت حتا بووی گەلە زەحمەتە بەس ئەگەر قوتابیەکی سۆڕا بێت کتابۆژی سۆڕانیە بێشێت بخوا خوێنێت بجا ئەگەر ئەم دەخوازش حکمەتێکین ببێت ئێک دیۆلێک هەر وڵاتێکی ئێک دیۆلێکی هەیە ئێک زمانێ هەیە بێ ئەبە تەسیرێکی تایبەت قوتابیت کرد کەواتە جی لێ داهاتی بەڵێ محەممەد لە شاری سلێمانیا کاک محەممەد ئەم کاتەوە باش جانم کاتۆ باش بەڵێ لەسەر تەوری ئەمڕۆمان ئەگەر لەسەر تەوری ئەمڕۆ من قسەیەکم نەبێ بەڵام بابەتێک هەیە زۆر بە گرنگم زانی ئەگەر بخەمە ڕووی جەنابێت ئەگەر کاتێک هەبوو باسی بکەن لە خزمەتدان کاک محەممەد کەرم بە سپاسەوە ئەمە چەند ڕۆژێک ئێمە لە ڕیکلامە لە شاشەکەی ئێوە ئەبیستین بۆ پرۆژەی چافی گەشتیاری ڕیکلام ئەکرێ وابزانم من وەکو کەسێکە بە دوچوون و خوێنەوەم هەیە بۆ باری ئابووری ئەمە یەکەم کەڕەدە پرۆژەیەک لە کوردستانە نیوەی بکرێ بە پشکی هاوڵاتیان بەسەهم ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کەوا دەرامەتێکیان کەمە یاخود پارەیەکیان هەیە نایەن بەشتیکە بەڕاستی من بۆیە حەزم کرد لە شاشەکەی ئێوە بە ضرورم زانی ئەگەر مێزگردێک دانیشتێک بکرێت چەند مامەسایەکی دینیش لە ڕووی دینی و لە ڕووی حرام و حەڵاڵیەوە ئەو پرۆژانە و کرینی ئەو سەهمانە لێک باتەوە و لە ڕووی ئابووریشەوە کەسێکی شارەزا لە ئابووریە من لەو بڕایم ئەمە کەڵکێکی زۆرێ بێ بۆ خەڵکو و خەڵک ئیسفادەی لێکە بۆ ئەو پرۆژێ زۆر سپاس دەکەم ئەگەر سپاس بوو پێشنیارەکەت گەیشت کاک محەممەد دڵشاد لە چەمچەماڵەوە کای دڵشاد ئەم کاتەوە باش کاتتان باش هەموو کاتێک دەستخۆشی بەرنامەجانت لێکم زۆر سپاس بەڕاستی ئەگەر لە تەوەری بەرنامەکە لا دەویستم چەند قسەیەکم هەبێت لەسەر تەوەرە جوانەکەی جەنابتان بەنسبەت دوو دیالێکت و یەک نیشتیمانەوە ئەوە بەڕاستی لێرەی زۆر جوانە بە تەفسیرکردن بۆ ئەو دوو نیشتیمانیەی بۆ ئەو دوو کەلتوریەی بۆ دوو هەریەمیەی کەوا من بەڕای خۆم سەرجەم ێگەڕێنمەوە بۆ ڕەوتە سیاسەکان کە ئەم دوو ڕەوتە سیاسی نامێ ناوی هیچ داعشیان بێنم هەموو شتێکیان دابەش کردو بەسەر دوو هەرێمە هەرێمی زەرد و هەرێمی سەوز تەنانەت من یەک نمونەت پێڵێم بەڕێز جادەی نێوان هیزۆب شەقڵاوە کەوات پێش ئەوی بێتە ڕانیە جادەیەک هەیە لە فەرقی هیزۆفی پیامەلادا بۆ شەقڵاوە بەسیترین نمونە ئەو جادەیە لە هیزۆپەوە هەتا سەیتەرەی یەکێتی قیر نەکراوە جادێکی زۆر کۆنەی زمانی باسە لە سەیتەرەی پارتیەوە لە هەمان شوێنە لە مەسافە 1 کیلۆمەتردا ناو شەقڵاوە قیرێکی زۆر تاڵ بەڵێ کاتێشا پێمان خۆشە لەسەر بابەتەکە بە تایبەت چی بکرێت لە ئێستا دەبێت گومان یەکێکی لەو خاڵانەی کە زمانێکی ستاندەر نەبێت کورد لە دێر زمانەوە تا ئێستا دەسەڵاتێکی سیاسی نەبووە لە هەر چارپاچەی کوردستان کە درێژ خەیان بێت ئەم دەسەڵاتە و ماسات تشکیل بکەم ماساتی فەرمی لە چارچەیە ماساتەنە کار لەسەر زمانێکی ستاندەر بکەم و مانەزانی ڕەوشی کوردستان لە چاستێکدا دابەش بوون بوو چار پارچە و کاریگەری ئەمبەراتۆریەتی عوسمانی سەفەی بوودەوە بەشکردنی کورد بە کەلتور و بە زمان و بەمە ڕوویەکەوە بەڵام لە ئێستا دەپێویستە چی بکرێ بەڵام کاکی خۆ من ئەو نمونەم بۆ هێنایەتەوە هەموو شتێکە گەڕێم بۆ ڕەوتە سیاسێکە تەنانەت شاخەکانی هەرێمی ئەو لاگە هەرێمام لای فەرقیە حەزەکەم باش بزانی لە هەندێک منتیقەی هەولێر بەداخەوە ئێستاش دان بە سۆرانیان نانێن وەکو مرۆڤ مامەڵەی لەگەڵا بکرێ من بەڵگەوە پێتەڵێم بەداخەوەی کەروا بێ بەڵێ جیاوازی نێوان بۆ چوونی تاکانی کۆمەڵگە نیە بەڵکو ئەو ڕۆتە سیاسیە وای کردووە تەنانەت کەلتورێکی تایبەتشمان بە خۆمان نەبێت جەنابەت لەوانەیە شارەزای مێژوویە لە زمانی مێرنشینەکانەوە تەنانەت مێرنشینی پێشووتر مێرنشینی بابان کە لە هەولێر بووە فەرق و جیاوازێکی زۆری لەگەڵ سلێمانیا کردووە کە لە چاو دەوڵەتانە هەنگاوێکی بینە من دەیگەڕێنەوە بەڕاستی بۆ ڕۆتە سیاسی بەڵێ کای دڵشاد سەرنجەکان گەشتن مصلح لە شاری هەولێرەوە کاک مستەڵام کاتەوە باش باشتر جان چۆنی باشێ زۆر سپاس فەرمو لەسەر تەوری ئەمڕۆمان دەم باشتر چۆنی باشە عالێتە زۆر سپاس قسە بکە لەسەر بابەتەکە خوشحالم خوشحالم بەهدەنی باغوە کەرەمکە بەێ وڵا بەعقد تەوەرەی زۆر جوانە زۆر عزم دەکرد لەو تەوەرە باسی لێەوە بکرێتن و ڕاوبۆچنی خەڵک بەربگیرێ دیارە ئەو شتا دەگەڕێتەوە بۆ پێشی دەسەڵاتی کوردی دژمن وای کردیە ڕژێمەکان یەک لە دوایەکی دژمنانی کورد وایان کردێکە مەڕاستی دووبەرەچی یان ناکۆچی دروستکەنا من بەش بە ئاری خۆم بەڕێی خۆم پێم وایە ئەو قسەیە هەر نەکرێتن ینی مەسەلەی بادینان و سۆران هەر بژێ ئەو لە دێ نەمێنێتن لە دەکە ئەکە دژمن بۆ ئەمە دروست کردووە و دەگەڕێتەوە سەر تاچیش ینی تاچی کورد هەست بە مەسئولیت کاتن هەست بەوە بکە کە سۆرانی بادینی نییە ئەسڵی نییە ئێمە کوردین و تەواو يعني بەزەوە قسەیە دەکەم لە هەر تاچێ کوردستانی ژەمە کوردین و کوردستانی سپێس بۆ ناکەەوە بادینانەوە سۆراناتی بە خەرچی دیاربەکر بە خەرچی ماردین و بە خەرچی شارەکانی تری کوردستانەکانی
وەچی دەرێن کوردستانەکانی تر بەوانە چ دەرێن مەسەلەن بەوان چ دەرێن بەڵێ کاک مستەفا خەلکانێکی لێ دەژی لەن دەرێژناسەوەی یعنی بە زمانی بادنیدا قسە دەکەن بە زانسەوەی قسە دەکەن کۆمەڵی دواتر دیکەمان ئەمە لەرە لە خۆمان یعنی ئەگەر بە مستەلاح باسی بکەین لەناو سۆرانەکەی کۆمەڵێک لەهجە هەیە لە هەولێر و هەولێر سلێمانیش شڕع کرد ببینێ وەختێک مەفهومی ناشرین دروست ببوو لە مابەینی سلێمانی و هەولێریش با ئەو شتانە نەمینێ ئەسەریان نەمینێ بەڵام چێ نایهێریتن ناکرێ ئەمە هەموو شتەکان بجێڕێنەوە سەر بارودۆخی سیاسییان بێخینە قالبی سیاسی بەڵێ کاک مستەفا گەرینترین سیاسەتی دژمنی لە تو کردیات و ئەو شتانە نێری بەڵام ئەگەر کاچی کورد فەردی کورد باوەڕی بەوە هەبیتن فەرقی نییە مەسەلەن سۆرانەیەک فەرقی نییە لەگەر بادینێکی کورد بەڵێ کاک مستەفا سەرنجەکانت گەیشتن سەرنجەکانت گەیشتن سپاس تەحسین لە باژارە دوو کە دیگەلمەیە کاک تەحسین ێوار باش ئێوارۆژ براتەوەنی باسی زۆر سپاس لەسەر تاوەری ئەمڕۆمە فەرموو بەێ برا وڵات سەر تەوەری ئەمڕۆ بابەتێکی باشە زۆر ئەم زاخۆ بین ئۆتێلەکێ جامێرەکە سلێمانی هاتە ئۆتێلی نوی بەڵێ ئەو برادری بەر ئۆتێلی بادینی بۆ ئەوی سۆرانی بادین نازانی یە بادینی سۆرانی نازانی هەردوو عەرەبی گەلێکی داخواستەمی جەپاوە چاوەدی فێر بیسە زمانەکە حالەتە کاک تەحسین حالەتە gelek cara دووبارەت بیت gelek cara دووبارەت بیت سۆرانیەکی ئەنکو ئەو بادینیەکی کۆ gelek هەفتۆ فەیڤن هەفتۆ ناگەن بڵۆغاتێکی دیە کە دوو حاڵی دیکەن ئەvە gelek کاریگەریەکە نەرێنی لەسەر بینەتەوەی هەیە ئەم بەحسیان دیکەین چاوە لێک حالی بوون هەبە چ شێوازێک چ ئەلتەرناتیڤێک بێتە دیتن بۆی زمانێکی ستاندەر هەموو لێک حالی بن هەموو کورد بەڵێ بەێ ئەکار و کە دەست پێ بگرێت احتیمالە 20 ساڵ استیفادە لی بێتەکردن بەس دەست پێ بکەسکانگیری دەست پێتەکردن ئەو دوینتە سەر دەسەڵاتی و پەروەردێ بەڵێ لاوێن لە شاری سلێمانیەوە کاک لاوێن ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش عەفۆ لاوێن خان ناگەشتنیە وەڵای بۆ بابەتەکەی ئەمڕۆ دەستخۆشی لە یەکەم کایتر وکو کەشێکی لێ هاتووە هەنەزار کە ئێمە لە هەزی خۆمان نازین کە گرنگە بیزانین هەردووکە هەیە زمانی کوردیە عین بەڕە ئێمە گوناحە کە تۆ ئەوەی خۆمانیاوەتە زمانەکانی تر وکو عەرەبی و ئینگلیزی و تورکی نەچوینەتە سەر لە هەزەکانی خۆمان فێر بین ئەنجام ئەڵێم باشترێکە لە خوێندنا زیاتر پەرەی پێ بزرێ و خۆشمان حەسکەین کە بەێ لەوێن کاک تەحسین لە دوو کەواڵێ من خۆم بینیمە کە بادینیەک و سۆرانیەک چونە لە یەکتر بە زمانی یەکتر بە شێوازاری سۆرانی و شێوازاری کرمانجی لە کێتن قسەیان کردووە لە یەکتر حالی نەبوونە دواتر بە عەرەبی لە گەلێکتریان قسەی کردووە لە یەکتر حالی بوونە ئەمە کە سیر کە ئێمە مەشتێکی زۆر خراپە لە وڵاتی ئێمە چی بکرێت بۆ ئەمە بنبەر بکرێت هەموو تاکیەکانی ئەم کۆمەڵگایە لەو سەرەوە لە زاخ و تاخانەقین لە دیاربەکر لە قامشلو لە مهابەت هەمووی لە یەکتر حاری بێ لە یەکتر تێبگا بەدەئیکید ناڵم ئەبێت لە پرۆسی خوێندنە برە و بە هەموو لە هەزەکان بدرێت بە حەقی خۆی نەک سۆرانی بخرێتە پێش بادینیا بادینایی بخرێتە پێش سۆرانی سمکۆ لە کەرکووکەوە سمکۆم کاتەوە باش ئەم کاتێ باش برای بەڕێزم فەرموو لەسەر تەوەری ئەمڕۆمان زۆر سپاس بۆ تەوەریم ڕۆی جەنابێت بەڕاستی دەستخۆشیە جەنابەکەین سپاس بەڕاستی من ئەو برادێک قسەی کرد پێشتر ناوی کاک دڵشاد بوو بە حەقیقەت زۆر ناشینە و زۆر ناخۆشەکە هەندێک خەڵکی وە ئەو دیالکتانە گەڕێنەوە بۆ هەندێ ئەو حیزانی کەی سەدەسەڵاتدارن فەرموو بە لە ئێرانەوە دەست پێکەین ئێرانیش خۆ چۆڵی بادینی هەیە و سۆرانیشیە ئەوانە تا ئێستا هیچ حیزێک لەوێ دەسەڵاتدار من بۆ دەوڵەمەنی کەلتوری کوردی ئەگەڕێنمەوە ئەو لەهجانەی کە هەیە سەگەر سیرکەی لە کوردستانی باشوورە چەندین لەهجەی باشمان هەیە چەندین لە جەمانێکە خەڵک قسەی پێکات بەس بە حەقیقەت هەر وڵاتێک بێوێ پێشکەوێ و سەرکەوتوو بێ و مەشاکلی داخلی خۆی نەیەڵێت لە ڕووی کۆمەڵایەتی حتا لە ڕووی سیاسی و ئەمنیشەوە پێم وایە ئەمە چینی ڕۆشنبیر ئەو کەسانی کە چینی ڕۆشنبیرن لەگەڵ دەسەڵاتە ئەتوانن لەسەر زمانێکی ئستاندار کە هەموو تاکەکانی کورد بتوانێت قسەی پێ بکە و پێی بنووسێ ئەتوانن ڕێکەون وەگوێ نەدەنا چەند کەسێکی شکەلەوەیە مەشاکل بۆ ئەو زمانە دروستکات و ئەتوانین لە قۆناغی بنەڕەتیەوە ئێمە دەستێکەین بێ گوێدانە هەندێک کەس و بێ سڵەمینەوە لە هەندێ قسە و باس کە دەکرێت بەڵێ بریار لە شاری سلێمانیەوە کای بریارم کاتەوە باش
كاتي برز الشيء صفاس بوتوركو بالنسبة أودو لهجيك هرمي كردستان بابلين بس هيا وجودي هي براسي شتي زور عساية لها الدنيا ده يعني قوم هي لهجتاني جواتي كيا هيج عيبية بني لما ومن خو موكو شخصي وكو سورانية من لا بعدين هنا زوري شم كله براسي قد هسم لكله يعني بغيربوني خوم لو جاء بعكس يعني وقت ممكن لا سليماني لا خوش تربو براسي من يعني إما بالنسبة خلق سليماني وبراسي خوشويسي زور ما بوان هي يعني زيادة لحد بله كاك بريار مني شوا چندین سال لشهری سلیمانی جمو هیچ جیاوازیک نکم بلام خلکی که او خلکانی که تکلاونی نلگلیکتر مثلا لشهری سلیمانی نچتا دویکن دویک ناتو تایره گلک نمونه هی که ملگتر تناگن يعني لزمان يكتر حالي نبن چی بدو بتایبتی زمانی که استاندارد لخوندنا که پخته کراوی هر دو شوازاری کرمانجی سرو بابلین و کرمانجی خروبه بای الکتی گشنی که بابتیانه هبه لنوان ام ناوچانه بجیاواز بله من لەگەڵ ڕاکی جەنابتان مەگەر پرۆژێکی وهابێ هیچ کەشەیەک مانیە بۆ نزیکبوونەوەیەکی زیاتر بەڕاستی من ناحیەکی سیاسیمە لەو مۆزوعە باسکەمە پێشتر وڵاتێکی داگیرتر بووین یان دوژمنەکان دایما هەوڵیانناوە پەرتفەرتمانکەن بۆی بچوک بینەوە هێزمان نەمێنێ بەس بەداخۆ ئەم دەسەڵاتە کوردی کە ئێستا لەسەر حکومە و دەسەڵاتی هەیە بەڕاستی درێژە پێدەری ئەو سیاسەتەیە ینی لە جاتی بێ چارەسەری کات قوڵتری کردوتەوە ینی ئەوە داخەکە لەوەیە ئەینا من یەک نمونە پێێنم ینی سێریکە لە خۆ پیشادارەکەی سلێمانی و منطقەی گەرمیانە سێرەکەی هەولێر و بڵێن بادیان بە عام بەسەکەین دابڕاو بۆ ینی ئەوان بینیان لەوە کردوێتەوە بۆی هاوهەڵوێستیەک نەبێ لە کێشەی ئەی ناوی لە سلێمانی کرا هەر بۆ قازانجە بۆ بادیان نەگەڕێتەوە بەس ناڵن هاوهەڵوێستی هەبێ ئەنی ئەمە دەستێکە بەڕاستی رجب لاکرێ دیگەلمەیە کاک رجب ێوار باش خۆشحالین کاک رجب فەرمون لەسەر تەوریان ڕوومان بەڵێ دەست خۆش بێ لەسەر تەوەری کە ئەمڕۆ هەڵە دەبژارەوەتەرێکی زۆر جوان و زۆر لە جێگەی خۆیدایە بڕاستی ئێمە نابی فەرق بۆ بکەین ئەمە سۆرانیە و یاخود ئەمە بادینیە و یاخود زۆر جار ئەوەش دەبینم دەڵێن ئەمە هەولێری و ئەوە سلێمانیە بەداخەوە بۆم جۆرە کەسانە دەبێ ئێمە بیر بکەین و ئێمە کوردین کە ئێمە کوردین کەواتە فەرق ناکە ئەمە سۆرانیە و یاخود ئەمە بادینیە شێوەزارەکانش هەر ناوچەیەک و شێوەزارێکی خۆی هەیە من زۆر گەڕاوم لە کوردستان باوەڕکە زۆربەی شوێنەکان شێوەزارەکان هەیە قورسە من زۆر بەحاڵی تێ ئەگەیشتومە زارەوە لە ناوچەی هەورەمان بوومە باوەڕکە زۆر ناخۆشە یاخود ئێمە ناخۆش بووە تێنەگەیشتین یاخود قورس بووە زۆر بە حەوڵم داوە هەتاکو لە شێوەزارەکەی ئەوان تێگەیشتومە یاخود ئەوان بە هەمان شێو لە شێوەزاری ئێمە تێگەیشتوینە گرنگ ئێمە هەوڵ بین لە شێوەزارەکانی یەکتر تێبین و ڕێز لە شێوەزارەکانی یەکتر بین زۆر بەداخەوە زۆر زار هەیە بەڵێ کاک ڕەجەب کەواتە ئێمە لە شێوەزاری یەکتر تێبگەین ئەمە ئەرکی کێ زیاتر براو بەمە بدا زیاتر ئەلتەرناتیڤ ببینیتەوە بۆیە بەشێکی ئاسانتر خەڵی بەشێکی گشتی لە یەکتر حالی بێ بەڵێ ئەمە ئەرکی یەکەم خۆمانین تاک لە ناو کۆمەلگا دووەمش لە قوتابخانەکاندا گرنگی پێ بدرێتن زۆر باشە چونکە من مامۆستایەکم بینی خەڵکی هەورەمان بوو بەڵام لە بادینی زۆر باش تێدەگەیش زۆر باش نەبوو لە قسەکردن بەڵام زۆر باش تێدەگەیش لە بادینی بەڵام پێت وایە ئەمە ڕێژەیە ینی ڕێژەیەکی کەمە زۆرینە لێک ئەمە زۆر ڕێژەیەکی کەمە بەڵام ئەگەر حەول بدرێتن دەتوانێت ئەو ڕێژەیە زیاد بکرێتن بۆیە پێویست دەکەتن ئێمە ڕێز لە زمانی یەکتر بێ زۆر بەداخەوە لە نەک شوێن دانیشتومە بە گوێ و گوێم لێ بووە سکراتی بە زمانەکان یەکتر کرایە یاخود ئەمە بادیە و هەدەرە یاخود ئەمە سۆرانی ئەمە دەبێت ڕێز لە یەکتر بگرین دڵشات لە کەرکووکەوە کای دڵشات ێوارەت باش باش کاکە زۆر سپاس ڕاستی تەوەرێکی زۆر جوانە ئەم تەوەرە من پێم باش بوو کە ئەم تەوەرە کە هەڵبژێرن عنوانەکەی شتێکی تر بێ ئایا چی بکەین بۆ ئەوەی کەوا زمانێکی ستاندەر یەکگرتوو دروستکەین لە کوردستانە و کێ بەرپرسیارە لەوەی کە دروست نەبووە گرنگە تۆ پێم وایە لە عنوانەکە تێگەی ینی ناوەڕۆکێکی قسە بکە من پرسیارەکەم پرسیار بکەین کێ بەرپرسیارە ئایا حکوومەتی هەرێم بەرپرسیارە کۆمەڵگا بەرپرسیارە میدیا بەرپرسیارە یا عامەتەن هەمووی بەرپرسیارن لەوەی کە ئەم زمانە ستاندەرە دروست نەبووە وەکەی دروست ئەبێت بەدەکای دەشات ڕێبین لە چەم چەماڵەوە کاک ڕێبینم کاتەوە باش هەموو کاتێک باش زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەش لێکم زۆر سپاس بۆ تەوەرەکەش بەڕێی منەی گەڕێنەوە بۆم دوو پارتە سیاسیە هەموو کاتێ ئەم خەڵکیان کەوتە دوو بەشەوە بۆ نموناگەر سوپەی نمونە بینەوە لەم بڕیارەم دوایە بیمەی بێکاری کە دەریان کرد یعنی سەدام گەنجەیە شادەی نییە ئەوش
پێویستی بە پارەیە پێویستی بە ژیانە یعنی بەڕێی من زۆر لە کاتا نەگرم ئەوەی من تێگەیشتم یەکێتی و پارتی هەموو ئەم کۆمەلگان کردە دوو بەشەوە یعنی بەردەوام هەوڵیانداوە بەشێکیان هەڵسانوتەوە بەشەکەی تریش وایان لێ کردو کە دژادی بەشەکەی تر کاملی گەڕێنەوە بۆ زۆر سپاس دەکەم و دەستخۆشی بە سپاس بۆ تۆش ئەماشمان لەگەلە لە کەرکووکەوە کاک ئەما چەم کاتەوە باش ئەم کاتە باش کاک ڕێبین لە چەمچەماڵەوە ئەم دابەشبوونی لەهجە زمان دیالکتێکی بۆ هوکاری سیاسی و لایەنە سیاسی بە تایبەتی لایەنە باڵادەستەکانی یاریمی کوردستان دەگەڕێنەوە ئەی ڕۆلی ڕۆشنبیران ئەی ڕۆلی ناوەندەکانی زانستی و ئەکادیمی و ڕێکخراوەکانی جوواکی سڤیل ئەمە چۆن لێکە دەیتەوە بەڵێ کاکەمانش بەڵێ وەڵا زیاتر دەکرێت حکوومەت یانێ هەڵ بدات لە ناوەی حکوومەت یان حزب سیاسیەکان لە ڕێگای این با بڵێن پەروەردەوە لە سەرەتا دەست بکە و دواتر قوتابیانیان خوێندکارانی زانکۆ یعنی ئەوانەی بادینیان لە سنووری گەرمیان یان لە سنووری سلێمانی یان ئەوانەی گەرمیان ڕوان یعنی پلانێکی وا هەبێت کە تێکڵاوێکی یەکجاری هەبێت چونکە ئێستا تێکڵاوی زۆر دەگمەنە یعنی تەنانەت نووسراوی حکوومەکانیش ئەوانەی کە لە دووەکو باڕەوانە دەکرێت سێرەکەی بە زمانێکی زمانی با بڵێن بادینی دەنووسێت یعنی شتەکە لە لای حکوومەتە زیاتر حکوومەت دەتوانێت ئەو شتانەیە ئیتلاعات بکات بەڵێ بینەرە بەرزەکان ئەکرێت بڵێن یەکێک لە هوکارەکانی تریش کە ئەم هۆکاری جوگرافی کۆمەڵاتیە بەهۆی فراوانی ڕۆبەری کوردستانەوە شوێنە سەختەکان و نەبوونی هوکاری گواستنەوە ئەم خەڵکە زۆر لە یەکتر دابراوە و نەتوانی وەکو پێویستی کەڵاوی هەبێ بە تایبەتی ناوچە دەبراوەکان لەسەرمەش کللتورمان دابش بۆ زمانمان بوو چەند شێوازارێک دەبش بووە گەشتبینمان لەگەلە گەشتبین ئەم کاتتان باش هەموو کاتێکت دەستخۆشتەوەکەتان لێ یەکەم دیار لەو کاتەوەی کە دەوڵەتی کوردی دروست بووە ئەو حکوومەتانی کە فەرمانڕەوایەتی دەوڵەتی کوردیان کردووە تایسە نەیانتوانیوە کە زمانی کوردی بە ساڵاتی بچەسپێنن یعنی ئێستا ئێمەی قوتابی ئەبێ بەردەوام هەوڵی فێربوونی زمانێکی تر بین چونکە ناتوانین بە زمانی کوردی ئیسفادەیەکی زۆر بکەین و ئێمە هەر لە کۆناغەکانی خوێندمانە کێشەیەکی زۆر گەورەمان بۆ دروستە بێ بۆ نمونە نازانین باتینی یان بۆ نمونە بۆ خوێندی ئەچینە پارێزگای دوهۆکۆ کێشەیەکی گەورەمان بۆ دروستە بێ لەبەرەوەی لە بەڵام تۆ قوتابیەک کە شێوەزاری کەرمانجی خەڕۆ قسەکەی تا چەند تۆ لەگەل ئەوەی دایی تا چەند پێت باشە کە بادینیش بە باشی بزانێ و لە ناو پرۆسی پەروەردە و فێرکردن هەبێ بۆ یەکە بچیتە دۆیەکی حاڵی بیتان کاویش هاونیشتیمانی توێ زیاتر لەیان حالی بیت لە قسەکردنە بەڵێ بەدڵنیایی ئێمە هەر یەکێک لە ئێمە حەز دەکەین کە لە هاونیشتیمانانی خۆمان تێ بگەین دیارەکە من بادینیەک ئەبینم بەدڵنیایی حەز دەکەم لی تێ بگەم نەک هەر ئەوەی کە بچمە ناو دووهۆکە بگومان لەسەر شاشیمی تەلەڤیزیۆنەکانی حەز دەکەم لەوانە تێ بگەم کە بادینی قساکەن بگومان ئەوانی شتی زۆر باشیان پێ بەڵام ئەمە ئەتوانین بڵین بە سیستەمێکی باش بە پێڕۆ پرۆگرامێکی باش وەکۆیکی ئێمە هەر لە قۆناغی یەکەمی سەرتاییەوە کە عەرەبی و ئینگلیزی خوێنی قەیتێکە بابادینیش دەرسێک بە لەوانە بۆی ئێمە حاڵی بێ لە ئەوانەوە ئەوانش لە ئێمە حاڵی بن سپاس گۆران لە قەڵات زێک ئای گۆران ئەم کاتەوە باش قوربان بەڵێ لەسەر تەوەری ئەمڕۆمان ئەم کاتت باش باشتر بۆ جەنابەت بێگومان لەسەر تەوەرەکەی جەنابەت وەکو هەموو لایەنەکانی دیکەی وەزی کوردستان دەبینین حکوومەت لەم بابەتە دیسان کەم تەرخەمە بێگومان دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی مەسعود بارزانی مداخلەیەکی ڕاستەوخۆی لەو بابەتەدا هەبێت بۆ ئەوەی زمانێکی ستاندەر لە کوردستان هەبێت بۆی هەموو لایەن و چینی توێژەکانی خەڵکی کوردستان چ بە هەموو منتیقەکانەوە هەر چوار پارچەی کوردستانیش نەبێ ئەمە وەکو هەرێمی کوردستان ئەو چوار محافەزەی کە هەمان هەرێمی کوردستان زمانێک ستاندەرمانەبێت بۆ چ بازینیە هەورامی یا سۆرانی و کێشانە نەبێت یعنی ئێمە تێبگەین لە یەکتر یعنی مەقوول نیست کەسێکی سۆرانی منتیقەی سلێمانی ئەوانە لە منتیقەی بادنیان نەگات بێگومان ئەوە یەکێکە لە کێشە سەرەکیەکانی خەڵکی کوردستان و پێویستە
بە دوواداچوونی بۆ بکرێ و لە پێچینەوە لەسەر ئەو مەوزوعاتانە بکرێت یعنی چی مەسەلە بۆ دەبێت ئێمە خۆمان پێ حکومەتی هەرێم بێت و بڵێن مامەڵەی نیمچە دەوڵەتێک دەکەین و بەڵێ بێگومان بەڵێ کای گۆران بێگومان یەکێک لە هۆکارەکان کە نەبوونی زمانێکی ستانداردی کوردی نەبوونی مواسێکی نەبوونی دەسەڵاتێکی کوردیە لە ئێستادا ئەمە زیاتر لە 20 ساڵە ئەن لە 20 ساڵە توانی بڵێن حکوومەتمان هەیە و ماساتی فەرمیمان هەیە بوو تا ئێستا بەڵام دەکرا هەنگاو بنرێت بۆ هەر نەبێت لەو پارچەی کوردستان لە باشووری کوردستان هەنگاو بنرێت هەنگاوێکی وا بنرێت کە زمانی کوردی چ پێویست دەکا بادینی بخوێنێت و سۆرانی بخوێنێت با یەک زمان بێت یەک زمانی ستاندەر بێت هەموو لایەنەکان لەسەری ڕێکەوەن بە کەرکووکیشەوە یعنی بەڵێ کای گۆران بەڕاستی کەم تەرخەمێکی زۆر هەیە لە هەموو لایەنەکان پێویستە بە دۆلاشونی بۆ بەڵێ سەرنجەکان گەشتن سوپاس دوایەم ناوبڕە جارێکی دیر لە سەلامان بابە لە خزمەتیەوەدا لەگەڵم بن بەڵێ لە سەلامان بابەت خەبەتمان لەگەلە لە کەڵک چی ئەم کاتاو باش ئەم کات باشتر چۆنی سەشی بەڕێ زۆر سوپاس کای خەبات فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سوپاس بەڵام بە یەک لەهجە لە هەرێمی کوردستان دروست نابێت بۆ دروست نابێت بەخوایەوە زۆر زەحمەتە بادینی هەر بلعی بە سۆرانی ناخەوتێت هەر بادینی چی لێ بکەی ناخەوتێت و ناخەوت سۆرانی شەمەوە ئەوە من بادینیمە بەڵام بە سۆرانی زۆر بە باشی قساکە ڕێز سلام بۆ جەناب تۆ باسی بەڵامە تۆ لە سلێمانی من نمونەیەکی بچووکم لە هەردووکیان نمونەیەکی زۆر بچووکم زۆر کەسی دەر هەیە بەمان شێ بڵێ بەڵێ کایک خەبات فەرموو منیش لە بادینانم ئێستا بە سۆرانی بەدوێم لەگەڵ تۆ دەتوانم بدوێن بەڵام بادینی بە زۆری بە سۆرانی نادوێن ناتوانم بدوێن لە سۆرانیان تێناگەن سۆرانیان بە هەمان شێوە لە بادینیان تێناگەن ئێمەش قسە لەسەرم کێشەیەکەین قسە لەسەرم پرسگرێکەکەین چی بکرێت بۆی ئەمە نەبێ و چی بگرێت بۆی ئیرادێکی بێسە بێ لێک حالیبوون هەبێ وەڵی یەکەم جار حکومەت بەرپرسە لەم کاتە دووەم ڕۆشنبیران هەوڵ بدەن بۆ ئەوەی بتوانن زمانی ستاندارد لە هەرێمی کوردستان پەیڕەو بکەن بەڵێ عەبدوڕەحمان زێباری لە ڕانیا کایک عەبدوڕەحمان زێبار باش ئەوان چاوانێ باشی هەزگارێک باشم سپاس سلامەتی زۆر سپاس لەسەر بابەتە بڕۆ ئەگەر بدیت بفەرموو من گەلک بەری خوددا هەربیدا کاتۆنە کاتەمە وەرگرتێ بەس هەر یەک جەنابێتە زۆر باس کرد بژێ زمانی بادینی یان زمانی کرمانجی یان زمانی سۆرانی زمانی کوردیە کە بەس زارەوێ بادینی زارەوێ سۆرانی یان کرمانجی سۆرانی بەڵێ ئەس بێژم دێشێ هێتەرێکی خستن بەس بکا بسپور و زانایەت زمانە کەمە چ پیتێت بڵێن کاکی عەبدوڕەحمان گەلێک جارە شەلەیە پسپۆرێن زمان و کەساتی و ئەکادمیستێن کوردان پرۆپۆزاڵە بوون پێشنیار هەبوون بەرنامە هەبوون حتا کنگرێنەتەوەی کوردستان و فیسێکی سەرەکی چۆنیەتی دروستکردنە زمانێکی ستانداردە ڕادستی وەزارەتە ڕۆشنبیری هەرێما کوردستانێکی چەندین جاران دناوا چەپەمەنیەدا مەوەسا دیتێک و ئەف بابەت هەبوونە پێشنیار هەبوونە بۆ چاکە دروستکردنە زمانێکی ستاندارد لە هەیان هەوەکو پراکتیزەکرد ناوان فکران وەکو پراکتیک خطواتين جديدة هات ناويتن تو سرنجات الرسان يعني بيتر الرسان مشاهي يعني الواد جواب يعني بيتر الرسان شمان بركنا تركيا ك وقت عثمانيا اخذناوني سيناب عربي بي كزماني لغتي قراني بي كاتاتورك درس ده صلاه لا ذكر بيتك لاتينيا من بيتي لاتينيا بخوين دا خرتي بجن مدرسه الخطابخانه بس بيتي ما الرسانش هاتونو كان ظن بيتي ما زياده بيئة بعربية هاكي بيتيخين اللي بيتبع يان كسرك بعربي تبع كان شارسر سرفان دسير كان كشفيت معايا بيت الرسانة كم درنيخين رجنا كبيتن زمان بله هذا زارونا نبني بله رباس لقلات زيوا كايك رباس هم كاتب باش السلام عليكم عليكم السلام كاشي بارس زور سباس ببوره والله لسرتا بيستا يعني عندك رافكنا ورادران تسقم كم بله تاسا يعني هذا كم كاكي كورد جواز نيوان زارو ديالكتي يعني زمان وديالكتي نكزوا يعني زمان وزار فبيستا ما او هو شهرمان هبك زمان لقال ديالكتي دوشتي جواز انجا وهذا كم زوربي بيون كان يعني اشتكى ديالنا بس حكومه كاكي جامطو بروجيكت خدمه جزائريه كحكومه بيستا اما پەیوەندی بە چارەنووسی میلەتێکەوە هەیە خۆم وەکو شخصی خۆم هیچ لەگەڵ بەستاندەربووندان لەبەرەوەی بەستاندەربوون بەلای من بە ئامێربوون دەگەێنێ ئێمە چۆن دەبێت هەوڵ بێ زمانەکەت بە ئامێرکەی پێم وایە ئەوەی تا ئێستا زمانی کوردی وەکو شتێکی زیندوی دەشتەوە و وەکو ناسنامەی کورد دەشتەوە
ئەوەیە کە فرە دیالێکت بوو ینی هەر لە قۆناغی مێژوویدا لە هەر لە قۆناغیدا ئێمە دڵێن بەڵام کاک ڕێباز دەزانین هەڕەشوێ لەسەر بوو لە هەر قۆناغیدا هەر دیالێکتی هەڕەشوێ بێت ئەوێتر سەی هەڵداوت ئێمەزان ئێستا ینی لە کوردستاندا بە چوار دیالێک ئەدەبیاتمان هەیە کاک ڕێباز ئێمە قسە لەسەرەوەکەین فعلا فرەدە دیالکتیکی لە زمانی کوردی هەیە بەڵام تا ئێستا ئەو خەڵکانێ بەو دیالکتە جیاوازەکان قسایکەن لە یەکتر حاڵی نابن چۆن ڕێگەچارەی بدوزرێتەوە زمانێکی ستانداردی هاوبەش بێ کە هەمویان لە یەکتر تێبگەن کە کەسێک لە شێوازاری کرمانجی سەرۆ قسە بکە کەسێک بە شێوازاری کرمانجی خوار و تێبگە گەلێک جار لە دهۆیکی ئێمە قسایکەین لەوانەیە لە دیاربەکر بە جدی لە قسەکانی ئێمە تێنەگا ئەمە چی بکرێت بۆی شێوەیەک بدوزرێتەوە میکانزمێک هەمویان لە یەکتر حالی بن وڵی من بەس بە حاڵی قومۆندی کە لە مۆزوعەکە تێگەیشت بێتم ینی گرنگ نییە ئەمە کە دەستمان ناوچێ باید نا 100% ئەو شێوەزار وەکو خۆی بزانم بەڵام ینی ئەوەش بە زوڵمی دەزانم هەر ناشت ینی ئەتۆ وەرە وەکو کەسێکی وەکو تاکێکی ینی بادینی وەک جەنابێت ئامادەی هەموو ئەو پرۆسانەی کە دیالێتەکەت هێناوێتی و هەموو هەوڵ کۆشانی کە دیالێت ناتی بێنی ئەگەر بێنی لەو فەڕۆژنا هاتن دێستا هەوڵ دەکەم کە بەڕاستی بەداخۆ دەڵم هەندێک ڕۆشنبیری نەخوێندەوار ینی لە هەوڵی بە سیستەمکردنی یاخود بە ئامێرکردنی زمانی کوردە ئامادەی وەکو تاکێکی بادینیزار بی من وەکو کوردێک وەکو کوردی وەکو کەسێک بە هەردوو شێوەزار خۆشبەختانە قسایکە من پێم باشە وەکو ڕێی خۆمی شخصی من پێم باشە شێوازێک بدوزرێتەوە کە هەموو تاکەکان لە یەکتر حالی بێت پوختە کراوە بێت لە هەموو شێوەزارەکان و هەموو کەسێک لێ حالی بێت بەڵێ حەکیم لە قەسرۆکەوە لە گەلمانە کاک حەکیمان کاتەوە باش براستی سیدا اگر بین سر موضوعی هبونا دو دیالوگ سرکی تشتکی آشکرای منوکه دو دیالوگ سرکی هند زمان کردی دا کرمانجی و جوری کل دیف هزرا زانایی که نافدار مینا توفیق وحبی هفتش صده و 75 صده زمان ملت کرد پیک دینید افزار بدری جاهیا جویا نویسین پیهاتیا کرن و نهاجی بردامی هیا و همی جورت نویسین پیهاتی نکرن هر واسا کرمانجیا خواری کوریجا که باج کردان پیک پیون و ناوراست چرخه 19 سرحل دایه و پشتی شورش شیخ محمود لسلیمانی دست به وراره گجبون کریه و جی همی وارادا گلک برف پیش چویه همی پرتوکت خواندنگه ها پی هاتین نویسین براستی سیده اگر ام بین بحثی اره منوهو زمان استاندار هیا گلک جارن از پرسیارتی تکرن هر وکی آزادیه که هزری از وساد بینم حتانو که ما زمان استاندار نینه که او کس بیجن محیه به هزرامن دور نابینم و به هویر لوی مسئله نانیرم یا درست اوه ما چندین زارت کردی هنه و جوان زاران ام دیشین بیجین ما دوی سرکی هنه کرمانجیا جوری و کرمانجیا جیری و وان هر دو زاران گلک ورار کریه چوینه پیش و هر ایک جوان ده جه خود و لدور خوب بویه زارکستان بله کاک بگومان سرنجیت گل جان بس اکر بکرتی بله اگرم بین بحثی بکرتی بحثی لقید هر دو زار سرکی بکن زمان زان و شارزایا گلک لسر لقید وان هر دو زارا نویسی و گلک تا گلک شق جبرین لی بکرتی دیارترین خورترین لقید هر دو زارا بویرنگی خوارن کرمانجا جیری بادینی بوتانی حکاری بایزدی کرمانجا جیری سلیمانی سورانی مکریانی اردلانی بله سیده من نوید گلک کادی بله سپاس مایکه که آزاده بو خلکه که هر کسی که زو بیره بوچونت خود لوی کانالی دیار بله بگومان بله سپاس دلوان پیمایه لکر کوکه بله هم کاتو باش برای همو کاته که کای دلوان بله براستی من رام لسر موضوع اوه که نتوانی زمانشی
یەک تێکبێنین و حکوومەتش لەوە بەرپرس نییە کارۆ بەڕزانم کە تەلەفۆنەکەن کێشەکەکەنە سەرمەلی حکوومەت لەو شتە بەرپرس نییە هەر هاوڵاتێکی کورد هەر کەسێکی کورد بتوانێت هەر زمانێکی بێ فێر بێ سۆرانی بێ بادینی بێ یان نووسینەکان بە لاتینی بێ بە پیتی عربی بێتوانێت فێر بێ کێشەکە لەوە نییە زمانستاندا دروست بێ ئێمە کێشەی لەوە گەورەترمانە هیوادارم ئەو شتانە حەل بێ ئەو کێشە نییە توانین هەڵێ بەڵێ کاکی دلۆبان باس پێت وایە بەڵێ زۆر وڵات شەیە وەک وڵاتێکی وەکو ئەمریکا ئەنواع عاشکار یان هیندستان هێرێ 700 زمانی تایە هیچ کێشەیەکشیان نییە و بە خۆشیێژنەوە هیچ کێشە نییە ڕای من بەڕای من هیچ کێشەیەک نییە بەڵام لە گەلێک وڵاتەیە لە ناو عەرەبەکانی هەموویان لەوانەیە لە کەسێک لە مووسڵ قسە بکات کەسێک لە بەغا قسە بکات کەسێک لە مەسڵ کەسێک لە ئۆردن کەسێک لە لوبنان شێوەیە قسەکردنیان جێ بەڵێ ببوورە بەڵام یەک زمانی ستانداردیان هەیە کە هەموو لێ حالیە بن ئێمەش باس دەواکەین چۆن زمانێکە بێ زمانێکی هاوبەش کە هەموو تاکەکانی کوردەواری لە دیالکتە جیاوازەکان لە یەکتر تێ بکەن بەڵێ ڕاستە بەڵام ینی ئەوان ڕاستە بەتەنە زمانێکی ستانداردیانێ بەڵام لە هەر وڵاتێک و ئەو زمانێکەوە خۆی پێخساکارەوە بەکارێن ئەو زمانە بەکاری نایەن زۆری بە زۆری ینی زۆر بە زۆری بەکاری نایەن لە زمانە هەر وڵاتێک مەسەڵ وڵاتە وەکو موسڵ زمانی خۆی بەکاردێنێ وڵاتە وەکو لوبنان زمانی خۆی سووریا عینە وەکو خۆی ئەو زمانە وەکو ستانداردە بەڵام ئیشیان پێی نییە ئەوەنە ئیسفادەی ناکەن و ئێمەش لەو بڕوایم کەوا شتێکی وای ئیسفادەی نەکرد لەزان بەڵام ئێمە قەزمنەوەی عێراقی کورد ئەتوانێت سۆرانی فێر بێت توانێت کرمانجی فێر بێت توانێت دۆکی فێر بێت هەر زمانە بێت توانێت فێر بێت هێمنمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاکێمەنێوارت باش ئەم کاتەوە باش وەڕێجان هەموو کاتێکت عفو والله من ببورە حەزم کرد لەسەر ئەو شێوە زمانانە قسە بکەم کە لە هەر سوال پارێزگاکەی هەرێمان بەکاردێ ینی تۆ سەیرەکەی سلێمانی بە شێوەیە قساکە هەولێر بە شێوەیە قساکە دوهۆک بە شێوەیە قساکە کەرکووک بە شێوەیە ئاجا باشترین چارەسەر بۆ ئەم کێشەی زمانە بە تایبەتی ناوچەی هەولێر ینی شاری هەولێر ئەوان کێشەی زمانیان هەیە ینی پێمان سێرە کە کەسێکی سلێمانیە چێ بۆ هەولێر لەوانەیە هەستوکەوتیان زۆر ناشرین بێ لەگەڵی بە حکمی ئەوەی کە ئەو خەڵکانی کە لە سلێمانی ئەژین بڵێ زمانیان ڕەوانە بەڵام هەولێرەکان وانین ئەمە کێشەیەکی گەورەیە و بۆمیشان بۆ چارەسەرکردن باشترین چارەسەرەوەی تۆم ینی وەزارەتی پەروەردە پرۆژازایەک داڕژێ بۆ لە قوتابخانەکانە بۆی ببێ بە مەنهەج و لە خوێندنە لە خوێندنە بۆی بخوێنرێ بۆی هەمومان زمانێکی یەکگرتومان هەبێ ئەگەر ئەوە نەبێت دوای ئێمە هەمومان ڕقمان لە یەکە بێتەوە ئەگەر بۆ شێوە هەولێری قساکە سلێمانیەک بە شێوەیەکتر چۆنەوەی هەڵسوکەوتی لەگەڵاکە یعنی سلێمانی قساکە بۆ منە کەلا بەڵێ کاکێ ئەماکەینە پرسیارێک بوو مامۆستا بەهمە لە شاری سلێمانی مامۆستام کاتەوە باش ئەبدەمێتەوە ئەشخال دەم باش ئەف کاکێ من لە باژارە سلێمانیە خەبەر دەدەک و ئەف دەبەش بوونا دیالکتێکان دنابەرە باژارن هەرێما کوردستانê li çar bajarên herêma Kurdistanê bi cuda xelîk daxivde heta diçîte çarçivê galta pêkirinê tu vê çalêk didey بله از دستخوشی پێت کەم بۆ وی تەواری ڕاستی ئەس خەڵکی سلێمانی ئەس ئەچێم کرمۆنجی باخم ئەو دەیکەمەوە بە سۆرانی لە حقیقەتە ئەم شێوەزارانە ناو هەموو کۆمەلگەیەکە ئاساییە بەڕای من بەڵام ئەوە ئەرکی حکوومەتە کە دەبێ زمانێکی ستاندارد لە هەموو دیالکتەکان دروست بکە ئێستای کۆمەلگای ئێمە بەڕاستی پێویستی بەوە هەیە چکە زمانی کوردی بۆ خۆی لە هەموو دیالکتەکان ئێمە زمانێکی دەوڵەمەندمان هەیە یعنی ئەم دەکرێ ئیسفادە لەم دیالکتە جیاوازانە بکرێ بۆی زمانێکی ستانداردی چڕوپڕی ینی زۆر باڵێن باش دروست بکرێ کە ببێتە زمانی نووسین و خوێندن و بکرێتە مەنهەج ئەمە بە چ ڕێگەیەک دەکرێت لە حقیقەت ئەم باوەڕم وایە ئەمە وەزارەتی پەروەردە دەکرێت ئیشی بۆ بکە و لە ڕێگای میدیاکانەوە ینی لە ڕێگای ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکانەوە کە بەداخەوە ئێستا تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکان هەرێکێکیان بۆ هەر شێوەزارێک سەرەکەی ینی کەسێکی تایبەت دانراوە من لەگەڵ ئەمەیان نیم یان بەرنامەیەکی تایبەت بۆ نمونە بە شێوەزارێکی تایبەت ئەمە پێشکەشەکرێ من لەگەڵ ئەویان دەکرێت ئەو بێژەرە بەڕێزانە وا ڕابهێنێن کە بە هەردوو بەیان بە هەر سێ شێوەزارەکە قسە بکەن بە هەورامی بە کرمانجی
بە سۆرانی قسە بکەن بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە ئەم ینی زمانێکی ستاندارد دروست بکرێەوە کاریگەری ئەم زمانە ستانداردە ناو خەڵکا دروست بێ و لە ڕێگای سیاسەکانەوە بەداخەوە سیاسەکانی ئێمە کە قسە ئەکا بۆ نمونە بەس تەنها بە سۆرانی قسەکەن بۆ بە سۆرانی گاگە هەندێک مصطلحات هەندێک وشەی هەموو دیالکتەکانی تر بەکارێنم ئەکرێ سیاسەکانیش ینی ڕۆڵیان هەبێت لەم مەسەلەیە بەڵێ مامۆستا بڵێ بەڵێ سپاس ئازادمان لەگەلە لە شاری سلێمانی کاک ئازادم کاتەوە باش دەمەدە باش کاکە کار دەم باش کاک ئازاد دووست کەس باوەرم بەڵێ کاکە کار بەجاگەر تو دەریڤە مبدەی ئەس بەرەڤژیە کاکێ من کو ئەس بادینەی مەدە حەزکەوتە سۆرانی باخم کو سەروی چەندێ ئاشکرا بکەین کو سەر شیانت الکەسی کەفتینە ئەگەر دەلیڤە مبدەی ئەکەم کورتی کاکێ ئازاد کەرم دەستگەهت ڕاگەاندنێ بەتایبەژی ئەس دیتنا من باندوریا خۆ هەرە مەزنەیە چێت بینراو چێت خوێنراو چێت بیستراژی بە کۆمکردنا تو بێژی ئەگەر بەحسەوێ چەندێ بکەی کۆ زمانێکی ستاندەر بێتە کۆمکردن گەلێک یا زەحمەتە بەس دیتنا من ئەگەر دوو کەس یا خۆتێ چ زمانێ لە هەبادینیان بێت یا خۆ منطقه دەڤەرە سۆڕانژی گەلێک یعنی ئاسانە بۆ گەنجێکی یا خودوەکی ئەرکێکان نیشتیمانیە دوو زمانە بفر حتەلوی دەمێژدا وەکی بەڕێزێتە پێشکەشکارێک گەلێکە ئیسانی گەل بینەرە پەیوەندیت کە تو چ پرسگریک نینە دیتنا من شیانە هەر کەسێکە تایڤەژی خوندەوانان و گەلێک شتێکی ئاساییە ئەگەر زمانێکی ستاندەر ژینێ تەکۆمکردن بە هەردوو زمانان هەوڵ بدەن و فێر ببن گەلێک شتێکی چ پرسگریکن و ساتێدانین بەڵێ سپاس فەرەیدۆن لە کەرکووکەوە کاک فەرەیدۆن ئەم کاتەوە باش کاک فەرەیدۆن ئەلۆ بەڵێ کاک فەرەیدۆن ئەلۆ ئەم کاتت باش کاک هەکار هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس بەسە گەر زەحمەت نەبێت تەلەڤیزیۆنێکت کەسکێ بۆیە باشتر خزمەتی جەنابەت بکەم کاک فەرەیدۆن وڵی کاکە کار بەنسبەت زمانی کوردیەوە یعنی پێویستیمان بەوەیە کە زمانێکی ستاندار لە زمانی کوردیا دابمەزرێ لەبەرەوەی من لەم چوار شارەیە ناتوانین بە زمانێکی ستاندار قسەکەین ئەی بەیانی هەر چوار پارچەی کوردستان ئەگەر بێت و ببێتە یەک پارچە چۆن بتوانین لەگەڵێکا تەعامل بکەین بەڕاستی ئەمە لەم کاتەیە پێویستیمان بەوەی حکوومەتی هەرێم لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری زمانێکی ستاندار بتوانن بەکاربێنین و لە ئێستاکانەوە ئەو جیلە تازەیە بتوانن بیخوێننەوە هەتاکو بتوانن لە ئایندەیە بەیەک زمانێک بتوانین بە یەک لەهجە قسە بکەین بەڵێ حەسەنمان لەگەلە لە ڕانیەوە کاک حەسەن ئەم کاتەوە باش کاتت باش هەموو کاتێکی لەسەر تەوریام ڕۆمان باش برای گەورە دەستخۆشیەوە بەرنامە لێ دەکەم زۆر سپاس وڵا حەقە حکوومەتی هەرێم مادام دانیشتن بۆ هەموو شێک دەکات حەقە دانیشتنێکی لە ڕێگای پەروەردەوە بۆ زمان بکرێت چونکە حەقە ئەو فەرقە نەمێنی لە بینی زمانی سۆرانی و بادینی لەبەرەوەی کورد هەر کووردا بەڵام حەقە ئێمە ژۆکو حکوومەتی هەرێم مادام حکوومەتی هەرێممانەیە پەروەردەمانەیە حەقە زمانێکی سەر بەخۆیمان هەبێت بۆی بتوانین لەگەڵ هەر چوار پارچەکە قسە بکەین و سبەینێ ئەگەر ببینێ دەوڵەتی کوردی بتوانین زمانی خۆمان هەبێنەک سۆرانی فەرق بە بادینی کا بادینی فەرق بە سۆرانی کا بەڕاستی زۆر ناخۆشە بەڵێ عەبدولقادر گەردی لە هەولێرەوە کاتت بەفرە بەڕێز هەموو کاتێکی جەنابەت ئەمن دەرێم حەق وایە لە بادینان لە منتیقەی خانەقین لە بەناوی لوڕی ئەوانە هەریەکی تەلەڤیزیۆنی ڕادیۆی تایبەتی خۆیان هەبی بۆ ئەوەی بتوانین هەموو جێلێ ڕابگرین بە ئاخری لەکرەمە دەبتەستەکی ئاسایی و بەکارهێنانی پیتی لاتینیش بەڕێی من ئەو کەسەیە تا ڕادەیەک حەلی دەکا لەبەر ئەوەی دەتانی بشینەوە ئێستاکە مەسەلەن لە تورکیای کوردەکانی وێندەرە لاتینی بەکاردەینن ئەمە زۆر بە احتیاجی تیان دەگەین کاکە لۆ لەناو عەرەب نییە مسلاویەک لە بەغدایەکی ناگا بەغدایەک لە بەسلاویەکی ناکە کابرایەکی ئەوەی عارەبەکی بادیەی لە کابرایەکی ناوشاری ناگا بەڵام لە عینی کاتە زمانەکیانەیە زمانەکان لە قورئانێ ئەوە کردیا تەوحیدیان کردیا ئێمەش بە مرۆری زەمان ئەو سەلامان دەرکەی احتیاجی ئەمە زۆر زارە دەبینی کابرایەکی سۆرانیمە زۆر کەلیماتەیە بادینی زۆر خۆشە بەکاری دەینم
عینی کاتیش کە کوچەکان ئێستا خەڵکی سلێمانی لە هەولێرە دانیشت ئێستا بەنازەی سلێمانی قسە ناکەن بەنازەی هەولێرە قسە دەکەن خەڵکی هەولێرە هەیە لاوچی دەرێ حیلانی دەرێ بە بادینی تێلەگەی زۆر بەڵێ کاک عەبدولقادر باشە ئەوە کێشەیە تخوا ئەوە کێشەیە لەناو کورد باسی لێوە بکرێ ئەمە بەڕێی من حەوت سە باز نەکرێ کورد کوردە پێویست ناکە ئەگەر سلێمانی بی ئەگەر هەولێری بی ئەگەر بادینی بی بەڵێ کاک عەبدولقادر ئەگەر حسبی ئەگەر فەیلی بی بەڵێ بێگومان سەرنجەکانی گەیشت دەگرم زۆر تەبیعی و مداخەلاتیشم دەگەری کردیا نەخەنانی نەورۆزی بزاک زۆر داوای لە بورینەکەن لەبەر نەبوونی کات کاک عەبدولقادر سەرنجەکان گەشتن سوپاس بەڵێ تەماشاوانە نێژا لەسەر تۆڕی کۆمەڵاتی ئاوات قەرەداغی دەبێژە سۆران و بادینان هەر یەکە خاک و ناوی کوردستانە هیوادارین سەرروکی هەرێم بە یەک چاو سەیریان بکات و ڕاستەوخۆ سەردانی هەموو ناوچەکانی کوردستان بکە هەروەها ڕێکا کوردی ئالێسەڵاو من وەکو گەنجێکی بادینی هەردوو زاراوەکە پێم خۆشە بۆ قسەکردن ئەو لێکتێگەیشتنەی کە هەیەش بۆ لێکتێنەگەشتنش کە هەیە بۆ ئەوە دەگەڕێنەوە کە پێشتر داگیرکەران بواری ئەوەیان نەداوە هەروەها ویلیام ڕێکان ئەڵێ ئێمە لە هەرێمێکە ژین سێ پارێزگا بەڵام دوو حکوومەتە چۆن زمان نابێت بە دوو بەشەوە تا ئێستا زمانێکی گرتومان نییە بەڵێ تەماشاوانم بڕوومەت بەvەیەکەژی گەیشتمە دوای بابەتی ئەمڕۆیی بەرنامەیە بەرنامەی کە خەڵک تەسەبینێ لە بابەتێکی لەمە گەرمتر لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بم ڕێز و سەڵاوێت من قبول بکەن ئێوار باش